گویستانە سەیدای جەگەرخوین بێکەسم وەرە خانم بقوربانم بزانە بێکەس و کۆسم بەرا خێرا دەبێ جارێک وەرە چاوێتە ڕاموسم چما هەردەم دترسێ لێ چما جارێک ناپرسێ لێ ئەژی وەکتە مرۆڤەک دل پیشۆکم نەکابوسم ئەگەر وەک قومڕیا رندی کە بووک و نازیکا گوندی بزانە ئەدوێرێدا بزانە ئەس دوێرێدا وەکی خسرۆ و کاووسم چ قاموسە لەسەر گەوهەرێن لالا بگێرستک لستا من بنێرە دا بزانە ئەس چ قاموسم گرم وەک تاووس شار وسە هشتم بەسە دولبەر دکونجا لالاشی عەشقێ بزانە پیرێ تاووسم ئەگەر خانم برا ڕاستی دخوازێ من بلاروس بێ دلاروسا ئەڤینێ جەگەرخوینم بناموسم دلاروسا ئەڤینێدا جەگەرخوینم بناموسم